أنا كمية هجاية بريس سامان سويلي بردف كي وزارة پرورده حكومة هرما كردستانه كاك سامان بخير بي زور سپاس هلبته كاروباري وزارة برستان زور جا حالا سنگيني لا مرو يكوا يعني قوتم وزارة پرورده وزارة كي زور فراوانه يعني گرينترين وزارة كي زورترين خدمت گزاري به برانبر پیشکش دکا ایدی نوی امولاتا پرورده دکات ما بستان لم سیستم چیه سپاس بۆم دەرفەتە بێگومان لە چوارچێوەی کارنامەی کابینەی نۆمی حکوومەتی هەرێمی کوردستاندا وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زۆری بە خزمەتگوزارە دیجیتاڵیەکان داوە لە سەرەتای کابینەکەوە یەکەم شت کە دەستمان پێ کرد سیستەمی ئی پەروەردە بوو کە بە ئەلیکترۆنیکردنی سەرجەم داتاکانی وەزارەتی پەروەردە بوو سەرجەم قوتابیان مامۆستایان فەرمانبەران کەلوپەلی ناو قوتابخانەکان باڵەخانەی قوتابخانەکان هەمووی تۆمار کرا لە چوارچێوەی سیستەمی ئی پەروەردە ئەمە ئاسانکاریی زۆری بۆ ئێمە کرد بۆ نمونە جاران جەنابەت وەکو ڕۆژنامەنووسێ ئەگەر بویستە بزانی چەند مامۆسایان هەڵگری بڕوانامی دیبلۆمن چەندی هەڵگری بڕوانامی بەکەلۆریۆسن دەبوو بە کتابی ڕسمی بە 6 مانگ بۆ ئەنجامت دەست نەدەکەوت ئێستا تەنها بە کلیکێک ئەو وەڵامەت دەیاتێ چەند قوتابی تەمەنیان چەندە لە پۆلی چەند ئەمەندە قوتابیمانەیە لە پۆلی یعنی هەموو بابەتەکان پاشان کەلوپەلی قوتابخانەکان چەند ڕەحلە هەیە لە هەموو قوتابخانەکانی هەرێمی کوردستانە چەند مۆبەڕیدە هەیە هەمووی تۆمار کراوە ئەمە گرنگێکی زۆری بۆ ئێمە هەیە و کاراسانیشی بۆ ئێمە کردووە تەنانەت ئێستا نقلی مامۆستا بۆ لە قوتابخانەیەک و بۆ قوتابخانەیەکی دیکە نقلی قوتابی لە قوتابخانەیەک و بۆ قوتابخانەی هەمووی بە ئەلکترۆنیە جگەلەوە ئەم سیستەمە بەریدی ئەلکترۆنی بۆ ئێمە پێشێنا واتە جاران نووسراوەکانی وەزارەتی پەروەردە بە وەڕقی بوو ئێستا هەمووی ئەلکترۆنیە خەتمەکانی بەڕێوەبەرە گشتیەکان لە جەنابی وەزیرەوە تاکو بەڕێوەبەری گشتیەکان تا بەڕێوەبەری پەروەردەکان هەمووی بۆتە مۆری ئەلکترۆنی ئەمە کاراسانێکی زۆری بێومە کردو عنی پێویست ناکە ئەگەر مامۆسایەک لە زاخۆ لە دهۆک لە گەرمیان مەسەرەن کتابی شێ هەبێ نووسراوی شێبێ پێویست ناکە بچێ بەدەستی نووسراو بێن بە ئەلکترۆنی بە چەند سانەیەک چرکێکەکاتە وەزارەتی ڕوتینیاتی پێشوو نەما هیچی نەماوە ئەمە بابەتێکی دوای ئەوە سەردەمی کۆڕۆنا هاتە پێشەوە ئەپلیکیشنی ئیوانەمان داهێنا هەرچی وانەکانی خوێندن هەیە لە قۆناغی یەکی بنەڕەتی تا 12 ئامادەی هەموویمان کرد بە تۆمار کرد هەمووی ئەلکترۆنی تۆمار کرا مامۆسایانی بەڕێز وانەکانیان دەگوتەوە تۆمار دەکرا لە ستۆدیۆی تەلەڤیزیۆنی پەروەردەی و هەموو وانەکان لەوێدا تۆمار کران هەر قوتابیەک چ بۆ سەردەمی ئۆنلاین چ بۆ سەردەمی ئەو کاتی کە قوتابی خۆی دەیەوێ زیاتر ئیسفادە لەوانەکان ببینە دەیتوانی لەوە ببینێ پاشان ئی باڵەخانەمان دروست کرد ئی باڵەخانە ئەپلیکیشنێک کە سەرجەم باڵەخانەکان و زەویەکانی وەزارەتی پەروەردەی تێدا تۆمار دەکرێت بۆ نمونە ئەگەر ئێمە بمانێ بزانین لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران چەند پارچە زەوی شارەوانی تەرخانی کردو بۆ قوتابخانە بە کلیکێک وەڵاممان دەست دەکەوێت چەند باڵەخانەمان هەیە ئەمانە ئەوەش گرنگ بوو پاشان ئی ڕاهێنان تایبەت و ئەپلیکیشنێکە تایبەتە بە ڕاهێنانی مامۆستایان بۆی مامۆستایان حتا ئەوانەی لە دەروی وڵاتشن زۆرجار ئەتوانن سوود ببینن لەو بابەتانە لە ڕێی ئۆنلاینەوە ڕاهێنانیان پێ بکرێت ئی کتێبخانە کۆمەڵێ ئەوەش ئەپلیکیشنێک ترە کۆمەڵێ سەرچاوی پەروەردەی گرنگ و باشمان داخل کردووە لەو ئەپلیکیشنەیە بە مەبەستی سوودگەیاندن بە خێزانی قوتابیان خانەوادی قوتابیەکان و خودی قوتابیانیش ئەوانەی کە گرنگی بخوێنەوە دەدەن پاشان ئەم ئی هەڵسەنگانە هاتە پێشەوە ئی هەڵسەنگاندن بۆ یەکەم جارە بەڕاستی لەسەر ئاسی وڵاتانی ناوچەکە و زۆرێک لە وڵاتانی تر تەنها مەبەست گەڕانەوەی نمرەکان نییە بە شێوەی ئەلکترۆنی بۆ خانەوادەکان بەڵکو هەڵسەنگاندنی تایە لەسەر حەوت ئاست هەڵسەنگاندن بۆ مەجالیتانە لێدانی شەیە مەجالیتانە لێدان هەیە بۆ نمونە ئێستا بەهۆی سەرقاڵی زۆرێک لە دایک و باوکەکان زۆری کارەکە زۆری داوامی دوور و درێژە ڕەنگە کاتی نەبێ وەکو پێویست سەردانی قوتابخانە بکە بزانێ ژگەرکۆشەکانی ئامادەبوونی چۆنە تەرکیزی چۆنە لە ناو پۆلە باری تەندروستی لە ناو قوتابخانە تێکەڵی لەگە قوتابیەکانی تر ئایا و کەلوپەلانی ڕۆژانە پێویستە بیهێنێ لەگەڵ خۆی دەیهێنێ جاران دەبوو تۆ تەبلیغێکت بناردایە بۆ داکو بابەکە و کەی دەکرا یا ساڵی دوو جار کۆبوونەوەی دایکان و باوکان دەکرا ئێستا ئەمە نەماوە ئێستا ڕاستەوخۆ ئەم ئەپلیکیشنە مانگانە جارێک لەسەر حەوت ئاستی ئامادەبوونی لە ناو پۆل ئاستی تەرکیزی لە ناو پۆل باری تەندروستی لایەنی ڕەفتاری لەگەڵ قوتابی و تێکەڵی و لایەنەکانی تر هێنانی کەلوپەلی بۆ خۆی ئەم هەموو هەڵسەنگانەکانی مانگانە بۆ دەچێتەوە بە شێوەی ئەلکترۆنی پاشان ئەم خزمەتگوزاریە دیجیتاڵیە ئەم ئەپلیکیشنە کۆمەڵێ بابەتی دیکەی تایە بۆ نمونە ئۆپشنێکی تایە هەر وەختێ مامۆسای مادەیەک بێوێ قسە لەگەڵ دایک و بابی قوتابیەک بە خێوکاری قوتابیەک بکە لەوێ نامەیەکی بۆ دەنێرێ ئەڵێت تکایە ڕۆژی ئەمەندە سەعات ئەوەندە ئامادە بە لە لای من بۆ قسەکردن لەسەر منداڵەکەی تۆ بۆ نمونە یاخود ڕێنماییکاری پەروەردەی ئەوانیش لە ڕێ ئۆفشنەوە توانن نامە بنێرن بۆ خانەوادەکان جاری وایە قوتابی کێشەی هەیە گرفتی هەیە مەشاکلێکی دەرونی هەیە شتێک
بۆ ئەوەی ئەو تەواصل و پەیوەندی لە نێوان خێزان و ناوەندەکانی خوێندنە فراهم بێ. لە پاش ئەمە ئەوەی کە گرنگە مەسەلەن خشتەی بە شەوانەکانی تێدایە. دایشێک باوشێک دەزانێت بەیانی منداڵەکەی چەندوانەی هەیە و وانەکانی چین. بۆ ئەوەی ئەمە لانی کەم پاڵپشتێکە بۆ دایک و بابەکە ئەوانەی پیان خۆشە خۆیان هاوکاری قوتابیەکانیان بن ئامادەکردنی دەرسەکانی سبێنەیە یاخود لە جیاکردنەوەی کتێب و شتەکانی یعنی لە زۆر ڕووی ترەوە. نمرەکان ئێستا هەمووی بۆ بە کارت بۆ بە دیجیتاڵی ئەمەش لە ڕووی ئابووری و لە ڕووی اقتصادیەوە خزمەتیشی گەوراکە بە حکوومەت یاریمی. بەڵێ کاک سامان هەڵبەتە لە ساڵانی زوودا لەبیر معانی چەندین وەزیری پەروەردەی پێشوش میوان بوونە ینی وەزارەتی پەروەردەیەکی لە وەزارەتانە بۆ زۆرترین کێشەی تیا بوو بۆ نمونە پۆلێنکردنی سیستەمی سوئیدی بریتانی نظامچە حتا وەزیر گلەی لە وەزیری پێشخۆی دەکرد ئەیوت دنیای کێشەم بوو بەجێهێشتووە بەس ئێستا دەبینین پێچەوانەیە لەبەرەوە بەشێکی باشی مەڕووماڵی ڕاوشەکێک ینی ئەو هەموو ریفۆرمە ئەساسیانەکە لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوو دەدا لەوانەیەکی لە وەزارەتە هەرە چاڵاکیەکان بێ وەزارەتێکی گرنگیشە مەبەستان لەو ریفۆرمە هەموو سێکتەرەکانی وەزارەت دەگرێتەوە هەمووی گرتوۆتەوە بەڕێز لە سەرەتای کابینەکە وەکوتم مەسەلەی گۆڕانکاری لە پرۆگرامەکانی خوێندنە پرۆسەیەکی بەردەوامەوە تاکوی ئێستاش زیاد لە چل کتێبی خوێندن هەموو گۆڕانکاری جەزری بەسەرا کراوە ئەوانی دیکەش بەردەوامن هەندێک گۆڕانکاری جوزی پیاکراوە پێداچوونەوەی زمانەوانی بۆ هەموو بابەتەکان کراوە ئەمە تەنها لەو ڕۆ لە ڕووی نۆژەنکردنەوەی باڵەخان و دروستکردنی باڵەخانی نوێ نزیکەی 210 باڵەخانی نوێ دروست کراوە لەم کابینەیە سەر و 1700 باڵەخانەی باخچە و قوتابخانە نۆژەن کراونەتەوە جگە لەو لە بواری ڕاهێنانی مامۆستایە هەموو مامۆستایانی کوردستان خراونەتە ژێر ڕاهێنانەوە شێوازی وانەگوتنەوەی هاوچەرخ سەردەمیانە هەموویان پێگوتراوەتەوە جگە لەوە بابەتی خزمەت گوزاری دیجیتاڵیەکان جگە لەوە بابەتی گرنگیدان بە زمانی کوردی بۆ ئەو قوتابیانی کە لە دەروی وڵات دەشین ئێستا ئێمە بابەتێکمان هەیە زۆر زۆر گرنگە لە حقەتە نزیکەی تا ئێستا 4 کۆرسمان تاو کردووە نزیک 1000 منداڵ و قوتابی کە لە دیاسپۆرا دەژین ئەوانە هەمووی سوودمەند بوون کۆرسی زمانی کوردیمان بۆ کردوونەتەوە بە شێوەزاری سۆرانی و شێوەزاری بادینی یعنی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە تەنها لە خمیم ئەو قوتابیانە نین کە نیشتەجێ هەرێمی کوردستانن بەڵکو ئەوانەی لە ئوسترالیا لە ئەمریکا لە وڵاتانی ئەوروپای جیاجیا هەتا ئێستا 1030 قوتابی سوودمەند بوون لەو کۆرسانی خواست هەیە ئەوانەیە لە دیاسپۆرا فێلن بۆ زمانی بەڵێ هەمووی خۆیان تۆمار دەکەن کاتی ڕاگەاندن ئێمە بە هاوکاری کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی لە دەروی وڵاتە و پرۆژەیەمان هەیە ئەوان بۆ نمونە کاتێم کۆرسی ئێستا تاو دەبێت ئەعلان بڵاوەکەنەوە ڕاگەاندن بڵاوەکەنەوە دەڵێ هەر خێزانێک ئامادەیە یان پێی خۆشە منداڵەکەی تۆمارکە ئێمە لە مانگی ئەمەندە کۆرسی پێنجەم دەست پێ دەکات دەیان خێزان و سەدان خێزان تۆماری دەکەن تەنانەت هەندێک خێزان هەن لە وڵاتە عەرەبیەکان دەژین لە ئێران لە تورکیا لەوێشەوە خەڵک بەشداری دەکات یعنی ئەمە پاڵپشتێکی باشە بۆ زمانی کوردی کە ئێمە برەو بە زمانی دایک بدەین بۆ ئەو منداڵانی کە لە دەرەوەی کەواتە کواڵیتی خواندن ئێستا لە قوتابیە حکوومیەکان زۆر باشتر بووە خۆشبەختانە طبعاً ئێمە هەموو ئەو هەوڵانی لە کابینەکانی پێشوو دراون ڕەت ناکەینەوە هەمووی ئەوانش خزمەتی خۆیان بە پێی قۆناغەکەی خۆیان کردووە بەڵام بەڕاستی لە کابینەی نوهەمی حکوومەتی هەرێمی کوردستان خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزار مەسرور بارزانی گرنگێکی زۆری دا بە کەرتی پەروەردە بەڕاستی هەم لە ڕووی کوالیتی خوێندن لە ڕووی کۆنگرە و کۆنفرانسەکان لە ڕووی دابینکردنی پێداویستی ناو قوتابخانەکان چەندین جار بای 20 میلیار و 10 میلیارد دینار پێداویستی ناو قوتابخانە دابین کراوە کە ئەمە پێشتر بەڕاستی ئەمانەمان نەبوو ئەم خزمەت گوزاری دیجیتاڵیانە هەرچەندە ئەمە وەکو پاڵپشتی لە چوارچەوەی کارنامەی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ کابینەی نۆهەم هەبوو بەڵام یعنی ئێمە کارێکمان کردووە بە هاوکاری هەندێک مؤسساتی ناوخۆ هەندێک کۆمپانیای ناوخۆ یەک دیناریشی تەکلیف لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نەکردووە ئەم خزمەت گوزاری دیجیتاڵیانە کە ئەمە جێی شانازیە بەڕاستی ساگەر جەنابەت هەر ئاوڕێک لە وڵاتانی دەوروبەر بدەیتەوە لانی کەم لە عێراق یعنی ئێستا تەسەوڕەکەی تۆ حکوومەتی عێراقی وەزارەتی پەروەردەی ئەمە ناوبەناو کۆبوونەوەمان هەیە لەگەڵیانە ئێمە سەردان دەکەین ئەوان دێن یعنی ئەوان زۆر سرسامن بەم خزمەت گوزاری دیجیتاڵیانی ئێمە کە هەتا ئێستا ئەوان نییانە حتا لە بواری تاقیکردنەوە گشتەکانی پۆلی 12 ئامادەیی یعنی ئێمە گۆڕانکاریی زۆر نەوعیمان کردووە لە وەرەقەی سۆما لەو شتانە کە ئەمە هەتا ئێستا دەوڵەتی عێراق پێی نەگەشتووە ولی سامان هەڵبەتە ئەوە جێگەی دەستخۆشیە لە ساڵی نەوەتەکانە کە قوتاببووین لە بیرمە چەند قوتابیەک کتێبێکی دراومان هەبوو ئێستا ینی گوناها و قوتابیانە و هەموو خزمەت گوزاریان بوو دەسەبەر نەکەرەوە ینی باشتر نەخوێنن و هەمووان پلەیەکی باشش نێن بەرحاڵ لەبەرەوە جەناب لێرەی کە وتەبێژی وەزارەتی پەروەردەی کۆمەڵی پرسیتری شەیەکێک لەوانە مەسەلەی خانەنشینکردنی بە هەزاران مامۆستا و ئەوانەی کە لە وەزارەتی پەروەردە داوام دەکەن بۆەوە چی دەکەن چون فەراغیان پڕ دەکەنەوە ئوستاجان ئەمە تەڵەن جەنابەت ئاگاداری کە
بڕیارەکە بڕیاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و خودی جەنابی سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستانە و هەموو وەزارەتەکان و دام و دەستگا حکوومیەکان پابەندین پێوەی ڕەنگە وەزارەتی پەروەردە بە حکومی ئەوەی کە پرۆسی خوێندنمان هەیە ئێمە ڕەنگە جیاواز بینە هەندێک مؤسساتی دەوایری مەدەنی و خزمەتگوزاری تر بێگومان ئێمە وەکو دوێنێ جەنابی وەزیری پەروەردە لە پرس کۆنفرانسێکە ئاماژەی پێدا نزیکەی تا سیوێکی نزیک 5575 مامۆسامان تقریبا ئەچنە دەرەوەی خزمەت بەو 3-4 ماڵیدا هەڵبەتە بڕیارەکە کە 3-4 ماڵی پێکەوە ئەڕۆنە دەرەوەی خزمەت ئەمە تۆزێ جۆرێک لە ئەوەی بۆ ئێمە دروست کردووە دەنا وەکوتر ئەگەر ساڵانەی ترەمە بکەوێتە سەرسکە هەموو ساڵی هەر ساڵە کەسێک تەمەنی گەشتە 6 ساڵ ڕاتە دەرەوە ئەو کاریگەری جێ ناهێنێ بەس ئەم جار لەبەرەوەی یەکەم جارە بەم شێوازە بۆیە ئێمە طبعاً میلاکمان هەیە بۆ دابشکردنەوەی ئەوە لە هەر شوێنێکیش فەراخە بێ ئەو هەبێ حتمما جەنابی وەزیری پەروەردە دوێنێ ئاماژەی پێدا کە لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکاتی دیوان لەسەر هێڵن بۆ ئەوەی کە مەسەرەن لە پاش خانە نشین بوونی ئەم مامۆستا بەڕێزانی کە ئەڕۆنە دەرەوەی پرۆسەکە بتوانن ئەمە هەر خۆیان بەردەوام بن هەتا کۆتایی ساڵی خوێندن لە بەرامبەر میکانیزمێک کە ئەنجومەنی وەزیران تاگرێت ئومێدێک بیت بۆ ئەوانەیە کە دەرچووی زانک و پەیمانگیەکانن ئەوان دابمەزرێن ئەوان بە هەرچەنەوە بوعدی مالی هەیە بوعدی دارایی هەیە ئەوە تەخسیصاتی پلەی وەزیفی دەوێت تەخسیصاتی بودجەی دەوێت ئەمە ڕەتی هەیە بە حکوومەتی فیدرالەوە مەسەلەن ئەمە ڕەنگە لە ئێستاە من بە قورسی ببینم بەڵام حتمما ئیتر بۆ ئایندە تیمی ئێمە لە حکوومەتی یاریمی کوردستان لەگەڵ سەردانەکانیان بۆ بەغدا حتمما ئەوانش دەخەنن بەر باس و لێکۆڵینەوە بەس ئێمە قسە لەسەر ئێستا دەکەین کە ئێستا ئێمە هەوڵ دەدەین هەر سوود لەو توانانی ناوخۆمان ببینین لەم کاتە بەڵێ بەڕێز سامان سۆیلی بەردەفکی وەزارەتە پەروەردە حکوومەتی یاریما کوردستانی زۆر سپاس سپاس بۆ بەڕێستان